سەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر جوانترین ڕێز و سڵاوی ئێمەتان پێشکەش بێت. من شەمێران بابان ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە بە یارمەتی هاوکارانم لە کۆنتڕۆڵ هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی فێربوون. تەوەری ئەمڕۆمان ڕۆڵ و گرنگی مامۆستا لە پرۆسەی پەروەردە. نووسەر و چیرۆکنووسی میسری بەناوبانگ نەجیب مەحفوظ دەڵێ مامۆستا گەورەترین پیشەی هەیە کە هەموو پیشەکانی تر لەسەر دەستی مامۆستا دەردەچن. گومانی تێدا نییە مامۆستا ڕۆڵی سەرەکی و هەرە کاریگەری هەیە لە پرۆسەی پەروەردە و فێرکردن و بنیادنانی تاک و پێشکەوتنی کۆمەڵگا بەگشتی لە هەموو ڕێیەکەوە. تەنها ڕۆڵی مامۆستا بریتی نییە لەوانە گوتنەوە و چوونە ناوپۆل و گەیاندنی زانیاری و زانست، بەڵکو مامۆستا زۆر لەوە گەورەترە. مامۆستا دڵی کۆمەڵگەیە. ئەگەر مامۆستا باش و چالاک و بەهێز کار نەکات، کۆمەڵگە دڵەکەی پێویستی بە چارەسەرکردن دەبێت. مامۆستا نمونەی هەرە بەرزە لە ژیانی قوتابیدا و لە هەمان کاتدا مامۆستایەتی هەلی زێڕینە لە ژیانی کۆمەڵگە بەگشتی و تاک بە تایبەتی. کەواتە ڕۆڵ و بەرپرسیارەتی مامۆستا و پەروەردەکردن و فێرکردن و بنیاتنانی تاکە لە هەموو ڕێیەکەوە بۆ ئەوەی کەسێکی زیندوو کارا و دڵسۆز و خۆنەویست و بەهێز و کاریگەر بێنێتە بوون و بەرهەم بۆ کۆمەڵگا. بۆیە بۆ ئەمە بەستە بە چاکمازانی میوانداری زۆر بەڕێز مامۆستا فەرهاد عەبدوڕەحمان مامۆستای پسپۆڕی زمانی کوردی لە قوتابخانەی دێرەی بنەڕەتی سەر بە پەروەردەی شەقڵاوە بکەین کە مامۆستایەکی نمونەییە و زۆر دڵسۆزانە و چالاکانە کارەکەی خۆی دەکات و جێپەنجەی دیارە لەناو قوتابخانەکەیدا. بەخراتنێکی گەرمی مامۆستا فەرهاد دەکەین بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. مامۆستاگیانم کاتت باش. باشتر، زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ دەرفەتە جوانە کەوا بتوانین کورتەباسێکی لەسەر پێگە و ڕۆڵ و هەروە گەورەی مامۆستا تیشک بخڵینە سەر ئەوەی کەوا مامۆستا لە فەزای پەروەردەدا ڕۆڵ و گرنگی چی هەیە. زۆر سپاس مامۆستاگیان، دەستخۆشی و لێکردنێمە زۆر خۆشحاڵوین بە میوانداری بەڕێزت. ئێمە پێمان خۆشە لە ئستۆدیۆی رادیۆ و تەلەڤیزیۆنی پەروەردەی میوانداری ئەو مامۆستا لێ هاتوو چاکانە و چالاکانە بکەین لەبەرەوەی کە هەم مامۆستایانی کە چاولەوان بکەن، هەم قوتابیانیش مامۆستایانی خۆیانیان خۆش بێ کە مامۆستای ئاوا لەو شێوەیە هەیە. مامۆستا سەرەتای پرسیارەکانم بەم پرسیارە دەست پێکە مامۆستا کێیە و کۆمەڵگە و ناوەندە پەروەردەیەکان چۆن لەو ڕۆڵە دەڕوانن؟ سەرەتا لە وتیەکی یاسەوە دەست پێ دەکەم. جیهانی بەیانی کوڕی مامۆستای ئەمڕۆیە. مامۆستا بنیادنەری کۆمەڵگایە، سەروەت و سامانی گەلە و هەروەها کانیاوێکە پڕ لە زانست و زانیاری و هەروەها ڕۆشنکەرەوەی بیر و هزری تاکە. بەڵێ بەو پێی کە خۆت مامۆستای، تۆ خۆت چۆن وەسفی مامۆستاکەی؟ لەوانەیە لەم دەرفەتە بچووکە نەتوانین پێناسەیەکی گشتگیر بۆ مامۆستا بکەین، چونکە خودی مامۆستا و هەروەها ناو و پێگەی مامۆستا لە نێو کۆمەڵگەدا پێگەیەکی پیرۆزی هەیە. ئەگەر بتوانیت چەندین نووسین و چەندین بەرنامەی وا لە بۆ مامۆستا تەرخانکەی، ناتوانیت تۆسقالێک لەبارەی گەورەی مامۆستاوە بدوێن. و هەروەها مامۆستا ئەگەر ژمارەی پیتەکانی بە زمانی شیرینی کوردی لێک دەینەوە، ژماریان 7 پیتە و هەروەها ئەوەش دەلالەت لەوەیە سەرپەرشتی و سەرکردایەتی 7 ملیار کەس لە جیهان دەکات. بەڵێ مامۆستا فەرهاد، مامۆستا چۆن ئەتوانێت ببێتە هۆکار بۆ پەروەردەکردنی نەوەکانی کۆمەڵگە و گەشەی کۆمەڵگە بکات و پێی گەشت بێت ئەو کۆمەڵگای پێی گەشت بێت؟ خۆی لە خۆیدا مامۆستا هەڵگری پەیامێکی پیرۆزە و هەروە ئەرک و بەرپرسیارەتی دروستکردنی تاکانی کۆمەڵگایە. بێگومان کە کاتێک ئەو زانست و زانیاریە و ئەو لایەنە ڕۆشنبیری و هۆشیارکردنەوەی کە مامۆستا دەگەێنێت بە قوتابیەکان بە یاخود بە تاکێک، بێگومان ئەو تاکە بەرەو پێش دەچی و پێشکەوتن و هەروە وەرگرتنی زانست و زانیاری و لایەنە مەعریفیەکەی کاردانەوەی دەبێت ڕاستە و خۆ بەسەر کۆمەڵگا، کەواتە ئەو کۆمەڵگایە لە ئەنجامدا دەبێتە کۆمەڵگایەکی هۆشیار و ڕۆشنبیر و هەروەها زانستخواز و زانیاری دۆست. مامۆستا کە ئەو قوتابێ دێتە بەردەستی لە هەر قوتابیەک و لە جۆرە خێزانێک و جۆرە پەروەردەیەکە بە قوتابخانە دەوترێت ماڵی دووەم. مامۆستا دەبێت چی بکە کە ببێتە دایک و باوکی دووەمی ئەو قوتابێ؟ بێگومان کەشی قوتابخانە کەشێکی جیاوازە، فرە ڕەهەندە،
فرەلایەنی دەرونیە واتە ئەو قوتابیەکە سەردانی قوتابخانە دەکات لە کۆمەڵە خێزانی جیاوازەوە دێ هەر خێزانە و کۆمەڵە سیفات و ئاکار و ڕەوشی تایبەت بەخۆی هێتی کەواتە لایانی دەرونیەکە و لایانی سۆز و هەروەها لایانی دەربڕینەکەی قوتابی کە لە قوتابخانەیە بێگومان مامۆستا دەبێ خوێندنەوەیەکی ورد بۆ هەموو ئەو هەڵسوکەوت و ڕەفتارانی قوتابی بکە و هەروەها لایەنەکانی لایانی پەروەردەی و لایانی کۆمەڵایەتی خێزانی ئەو قوتابیانە بخوێنێتەوە بە زۆرێکی وا کەوا لە سەرخستنی پرۆسەی پەروەردە و هەروە لە گەشتنمەی ئەو قوتابیە ڕەنگ بداتەوە. مامۆستا دەبێت پێگەیەکی لە ناو کۆمەڵگەدا کۆمەڵگۆ پەروەردەدا هەبێ. بێگومان پێگەی مامۆستا وەکو هەر تاکێکی ئەو کۆمەڵگایە مرۆڤێکە لەم کۆمەڵگایە و هەروەها مرۆڤش بوونەوەرێکی کۆمەڵایەتیە واتە تەعاملکردن و هەروە مامەڵەکردنی لەگەڵ هەموو ئەوانە بەڵام مامەڵەکردنی مامۆستا جیاوازیەکی زیاتری هەیە بە حکمی تێکەڵاوە لەگەڵ هەموو چینی توێژەکانی کۆمەلگا و خودی کارامەیی و هەروەها بەرنامە و پلان و کەسایەتی مامۆستا گەواهی ئەوەی دەدەکەوە ئەو مامۆستایە کە ڕۆڵ و پێگەی خۆی و هەروە شوێپەنجەی دیاوی لە کۆمەلگا لەلایەک و لەلایەکی تر و گرنگجی پرۆسەی پەروەردە و لەلایەن دامەزراوە پەروەردەیەکان لەلایەن حکومەت هێرێمی کوردستان و خودی وەزارەتی پەروەردە ئەمە وا دەکا خەڵک و هەروەها لە ناو کۆمەلگا بە ئاراستەیەکی ئەرێنی و هەروەها بە چاوی ڕێز و سەیری مامۆستا بکرێت لەلایەکی تر ڕاگەیاندن ڕۆڵێکی کاریگەر دەبینێ لە هۆشیارکردنەوە و هەروەها لە بارزکردنی ڕۆڵ و پێگەی مامۆستا و پیرۆزی مامۆستا و کاوە بە بەرزی بمینێتەوە. بەڵێ مامۆستا بابینە سەر کاری ڕۆژانەی بڵێن مامۆستا کە دەچێتە قوتابخانە و ئەو زانیاری کە هەیەی بە قوتابیانی بڵێ تا چەند گرنگە مامۆستا دەفتەری پلانی هەبێ ئەو دەفتەری پلانی کە تەنیا بەس لەبەر سەپەرشتیاران و هاوڕێ ڕخنەگر نەیبێت کە دێت و سێریکە بۆی بزانە مامۆستاکی ئەکتیڤە تا چەند خۆی گرنگە ئەو دەفتەرە لە کارەکانی مامۆستا هەبێ لە ڕۆژانەیە خۆی لە خۆیدا پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی فراوان و گشتگیرە و هەروەها یەکێک لە هۆیەکانی فێرکردن پلانی پەروەردەیە دەبێت مامۆستا وابەستە بێ بۆ پلانی پەروەردیە چونکە ئەگەر هاتوو ئەو پلانێ بە ڕێکوپێکی و دایڕێژت و هەروەها لە ناو پۆلدا پراکتیزەی کرد و جێبەجێ کرد ئاوا هەموو ئەو ئامانجوو هەدەفەکەی خۆی دەگەێنێ بەڵام ئەگەر هاتوو ئەم بە پلانێکی داڕێژرا و ڕوبەڕووی قوتابیان نەبووە و لە ناو پۆل ئاوا ئەو ئامانجێکە هەیەی نایپێکی و هەروە کەم و کوڕی لە کۆی وانەکەی دروست دەبێت. بەڵێ مام سەفەرات تا چەند پێویستە مامۆستا جگە لە پرۆگرامی دیاریکراوی وەزارەتی پەروەردە زانیاری دەرەکی هەبێت؟ بێگومان ئەوە خاڵێکی زۆر بەهێزە چونکە مامۆستا مرۆڤێکە قوتابیان چاوەڕێی زیاتری شتی لێ دەکەن تەنها وابەستە نەبی بەو پرۆگرامێکەوە لەلایەن وەزارەتی پەروەردەوە دیاریکراوە چونکە چەند زانیاری زیاتر بێ ئەوەندە زیاتر دەتوانێت باڵا دەست بێت و هەروەها زیاتر دەتوانێت بیر و هۆش قوتابیان فراوانتر بکات و هەروەها قوتابیان ئاستی زانستیان بەرز بکاتەوە و هەروەها گرێدانی هەموو ئەو بابەتە دەرەچی و لاوەشیانە و بەستنەوەی بەو بابەتانەیەکەوە لە ناو خودی کتێبەکاندا ئاماژەی پێکراوە و هەروەها لەلایەن خودی مامۆستا کە پێویستە جێبەجێکردی وەکو پلانێک پەروەردەی. بێجگە لەو کتێبانەی کە پرۆگرامی وەزارەتی پەروەردەی و قوتابیان ڕۆژانە بەپێی ئەو خشتەیوانانەی کە بۆیان دانراوە دەیبێنە قوتابخانە تا چەند گرنگە خوێنەری پەرتووکەکانی دەرەکی بن ئەو پەرتووکانی کە تایبەتە بە بڵێن قۆناغەکانی خوێندن واتە ئەمە ڕۆمانێکە ئەمە سوودوەرگرتنە ئەمە باس لە هۆشیاری ژینگەی ئەکا تا چەند مامۆستا گرنگە لەلای قوتابی کتێبی دەرەکی شیرین بکات و لایەن بە نرخ دابنێ بۆ ئەوەی ئەوان خوێندنەوەی خارجیشیان هەبێت بێگومان دەستخۆش بێگومان خوێندنەوەی خارجی و هەروەها کەشێکی ئەوە دروستکە بۆ قوتابی بوو ئەوەی زیاتر پەنا بباتن لە پاڵ ئەوەی کەوە ئەو ئەرکە ئەو وازبەی کە ئەرکی ماڵەوەی لەسەر شانە لە کاتی فەراغ و لە کاتی بۆشایی بتوانێت هانا یاخود دەست بۆ کتێبێکی سوودبەخش ببە لەو ماوەی کە بۆی دیاری کراوە ئەمەش زیاتر بە ئەو مامۆستایانە دەکرێت کەوا مامۆستای چاڵاکن و هەروە لە پاڵ ئەو ئامانجو هەدەفەی خۆی کە لە ناو پۆلەکەی دەپێچی و هەروەها لە پاش ئەو وانەیە کە تەواوی دەکا
بتوانێ هەلێکی وا و هەروە بەردەوام باسی گرنگجی و هەروە خوێندنەوە و لێکۆڵینەوە و هەروە بە ئامانزگەیاندنی هەموو ئەوانە بکەن و هەروە سەرکەوتنی مرۆڤەکان بۆ نمونە بێنەوە کە بە خوێندنەوە کە بە خوێندنەوەی خارجی واتە دەرەچی قۆناغ بە قۆناغ گەیشتنە چێن دەرو ئاستی زانستیان بەرەو پێشچووە. بەێ مامۆستا فەرهاد ئەمێ بپرسم پەیوەندی مامۆستا لەگەڵ کارگێڕی قوتابخانە و دەستەی مامۆستایانی قوتابخانەکەی کە دەوامی بڵێن بێکۆ کارەکەن تا چەند خزمەت بە قوتابخانەکە ئەکات؟ خاڵێکی زۆر گرینگە کەوا مامۆستا چ لەگەڵ دەستەی کارگێڕی قوتابخانە چ لەگەڵ دەستەی مامۆستایان چونکە پەیوەندێکی تند و تۆڵ لە نێوان مامۆستا و دەستەی کارگێڕی قوتابیان هەبێ لە ئەنجامدا براوەی سەرەکی قوتابیە و هەروە ئەزمون گۆڕینەوە لە نێوان مامۆستا و شێواز و ڕێگای جیاواسێ لە پەروەردا بۆ نمونە من شێوازێک و ڕێگایەک پەیڕەو دەکەم مامۆستایەکی تر شێواز و ڕێگایەکی تر پەیڕەو دەکات من کۆمەڵە چاڵاکی و هیزری لە ناو پۆل ئەنجام دەدەم مامۆستایەکی کۆمەڵە زاناری و چاڵاکی هیزری تر ئەنجام دەدا کەواتە بە پرسیارکردن و ڕاوێژکردن و سەردانیکردنی هەر یەکە لە مامۆستایان بۆ سەردانیکردنی وانەیەک لەوانەکان و بێم سەیری وانەیەک بکەم و ئەو بێ سەیری وانەیەکی من بکە خۆی لە خۆیدا ئەوە ئەزمون وەرگرتنێکی زۆر باشە دەتوانین ئاڵگۆڕی زانیاریەکان بکەین لەگەڵ دەستەی کارگێڕی قوتابخانە بۆ ئەوەی کەشێکی جوان کەشێکی لەبار و هەروە هەمومان بە یەک تیم بتوانین خزمەتی قوتابیان بکەین و هەروەها ئاستی قوتابخانەش بەرز بکەینەوە. بەێ مامۆستا فەرهاد وەکو مامۆستایەکی قوتابخانەکەی خۆی دەکرێت باسی بکەی بڵێن لە ڕۆژی شەبەوە بڵێن دەوام دەست پێەکە هەتاوکو ڕۆژی پێنجشەمە خشتەی وانەکانت چۆن دابەشەکەی چۆن ینی خۆت ئامادەکەی هەموو شەیەک بۆ بەیانی چۆن پلاندا ڕێژی بڵێ بەیانی من ئاوا ئەەکەم لەگەڵ قوتابەکانە ئەگەر باسیکە وەکو مامۆستایەک ینی هەتا مامۆستایانی کە سوودی لێوەر بگرێن هەتا قوتابیانیش مامۆستایان زیاتر خۆش بێت. وەکو سەرەتا باسمان کرد پلانی پەروەردەیی پلان داڕێشتن بۆ هەروانەیەک گرنگ و تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئەمڕۆکە بەیانی ئەمن وانەیەک خشتەی وانەکەم دیاری دەکەم بۆ نمونە پۆلی پێنجم هەیە بابەتەکەم بابەتی ڕێزمانە دەگەڕێم و هەروەها چاوپێخشانەوەیەک بە هەموو ئەو بابەتان دەکەم هەتا ئەگەر زانێتی تەواو و دروستی شم هەبێ و هەروەها زیادە زانیاری خستنە سەر بەرنامە و پلانەکەم هەنگاوی یەکەم سەرەتا چۆن دەچمە ناو پۆل هەنگاوی دووەم پێشەکی چۆن بە قوتابیان دەڵێم هەنگاوی سێم بە ئاراستەکردنی پرسیار و گفتوگۆ لە بابەتی ڕابردوو هەنگاوی چوارەم ناساندنی بابەتی نوێ و هەروە ناونیشانی بابەتی نوێ هەنگاوی چوارەم دەتوانم پێشەچیەک و هەروە شرۆڤەی وانەکە بکەم و پاشان هەموو ئەو دەستەواژە و ئەو چەمک و زاراوانێکردنە ئەو بابەتە خودی ئەو بابەتی لە نێو کتێبەکە هەیە بۆیان ڕوون بکەمەوە بۆ ئەوی پێی ئاشنا بن و تەم و مژاوی لەنێو بیر و هۆشیان نەمێنێ پاشان دەتوانم کۆمەڵە چاڵاکی هیزری ئەنجام بدەم و بە بەشداریکردنی قوتابیەکان و لە کۆتاییشدا دەتوانم هەڵسەنگاندن بۆ ئاستی زانستیان بکەم و لە کۆتایی وانەکەش و لە چرکەکانی کۆتایی ئەرچی ماڵەوەیان پێدەستپێرم. بەڵێ ئایا پێویستە مامۆستا چی بکات بۆ ئەوەی قوتابی خۆشی بێت و حەزی و ئارەزوشی لەوانەکەی بێت بۆ نمونە ینی تۆ کە دەرئەکەوی لە ئیدارەوە دێ دەرەوە ئەو قوتابە ینی وانەی چ پۆلێکت هەبێ هەموو لە خۆشیە گەشت بنەوە ینی حەزیان لەبێ ئەوە مامۆستای کوردی هات کەسایەتی مامۆستا کەسایەتێکی نمونەی بێ هەر لەو چرکە ساتێکەوە پەیوەندی لەگەڵ قوتابی دروست دەکات و لەناو پۆلدا ڕوبەڕووی پەیوەندی دەبێتەوە لەگەڵ قوتابی بە ئاراستەکردنی فێربوون قوتابی لەوە هەست پێ دەکا تەمەشا ڕوخساری مامۆستای بکە کەسایەتی مامۆستا و ڕوخساری شیرینی مامۆستا زمانێکی پاراو بەکاربێنی و هەروە قسەی خۆش بێ بەڵام بە شێوەیەک بتوانی کۆنتترۆلی پۆل بکە و هەروەها بەشداری قوتابیان بەبێ جیاوازی بکە و هەروەها دەستخۆشی و ستایش بە قوتابیان بکە و هەروە ڕێزیان لێ بنێ و هەروان ناویان بێنێ بە ناوێنان قوتابی زۆر دڵخۆش دەبێ و هەروەها ڕێگەیان پێ بدا ڕاو بۆچینی خۆیان قوتابیمانەیە بە هەرەمەندا ڕێ پێ بدرێ بتانی ئەو غەریزە ئەو تاقە و ئەو زەی هەیە بتانی دەری بڕێ لە ماوەیەکی کووردا بۆ مامۆستای خۆی چونکە ئەو مامۆستای خۆی زۆر بە بەرزی و هەروەها بەشکۆوە سیر دەکا حەزی لێ هەرچی لە ناخ و دڵ و دەرونی هەیە لە لای مامۆستای خۆی هەڵی ڕێژی تەنانەت نەتوانی لە لای دایک و باوکی خۆشی هەڵی ڕێژی لەوانەیە لە لای
مامۆستاکەی کە بە پیرۆزی دەزانی لەوانەیە لە مامۆستای خۆی باسی بکە کەواتە دەبێت ئەمە دەرفەتێک بە قوتابیان بدەین بتوانین خاوەن ڕێی و بۆچوونی خۆیان لە ناو پۆلدا سەرڕای ئەوەی و هەروەها زیاتر چاڵاکی هزری لە ناو پۆلدا ئەنجام درێ بە ڕۆێکی گەشت بە زمانێکی شیرین و بە زمانێکی پارە و لەگەڵ یان بدوین. بەڵێ مامۆستا تا چەند گرنگە مامۆستایان دەستەی مامۆستایان و کارگەری قوتابخانە هەماهەنگی لەگەڵ دایک و باوکانی قوتابیانە دروست بکەن بۆ ئەوەی کە هەر قوتابیەک ئەگەر خراپە لەوانەکەی یاخود تۆزێک عەجوول و بڵێن حاڕووکترە لە قوتابیەکی تر واتە یعنی دەبێتە تێکدانی قوتابخانە و پۆلەکەی خۆی ینی بە هاوبەشی یەکتری ئەو کێشەیە ئەو چارەسەرکەن و ئەو قوتابیە بێنە سەر ڕێی ڕاست و ئەگەر زیرەکیش نێ لەوانەکانی وای لێ بکەن و هانی بدەن کە بگۆڕێ هەر نەبێت لە نوێی ساڵە نمرەکانی خراپە بۆ کۆتایی ساڵ نمرەکانی بەرزکاتەوە. پەیوەندی نێوان ئەنجومەنی دایک و باوکان لەگەڵ کارجێڕی قوتابخانە پێویستە پەیوەندێکی تونند و تۆڵبی و هەروەها ئەوەش بەمەستی سەرخستن و ئاگاداربوون لە ڕەوشت و ڕەفتار و لەلایەکی ئاستی زانستی قوتابیە. ئەگەر هاتوو وەکو پێویست ئەو قوتابیە لە ڕووی ئاستی زانستی ئاستەکەی لاواز بوو پێویستە وەکو کارجێڕی قوتابخانە بە هەمانجی ڕاوبۆچینی مامۆستایان ئاوا دایک و باوکی قوتابی ئاگادار بکرێتەوە بە ڕاوێژ لەگەڵیان ئەجا ماوەکە کورتە درێژخایەنە ئەو بەپێی پێویست و بەپێی مەبەستەکەیە و هەروەها ئەگەر هاتوو ئەو کۆنتاکتە و هەروە ئەو بەردەوامی پەیوەندی لە نێوان مامۆستا و هەروەها کارجێڕی قوتابخانە و ئەنجومەنی دایک و باوکان هەبێ بێگومان ئەو قوتابیە بە ئاراستەیەکی خراپتر و هەروەها بە ئاراستەیەکی نەرێنی ناڕوە بەڵکو دەتوانین ڕێگر بین چ لەلایەنی ئێمە وەکو مامۆستایان و قوتابخانە کە ئەوەندە دەسەڵاتەی هەمانە و هەروەها چ لەلایەنی ئەوەی کەوا دایک و باوک بەرپرسیاری یەکەمن لە بەخێوکردن و هەروەها لە ئامۆژگاریکردن و هەروەها لە پەروەردەکردنی قوتابیان چونکە ئەو قوتابیەکە لە ماڵەوە پەروەردە دەکرێت و ئامادە ساز دەکرێت و هەروەها دێت تەکمیلەی لە قوتابخانەکەی لەلای ئێمە دەبێت چونکە قوتابخانە ماڵی دوێمی قوتابیە کەواتە ئەرک و بەرپرسیارەتی مامۆستای زۆر قورسە هەندێک جار دایکە باوکە و هەروەها خودی خۆشی مامۆستا ئەرکێکی پیرۆزە کەوا هەموو ئەمانە لە ئەستۆی مامۆستایە کەواتە داوا دەکەم لە دایک و باوکانی بەڕێز بەڕاستی بە چاوێکی ڕێزەوە سەیری قوتابخانە و هەروەها سەیری مامۆستایان بکەن و بەردەوام کۆنتاکت و هەروەها بەردەوام پەیوەندیان لەگەڵ دەستی کارجێڕ قوتابخانە بێ بۆ ئەوەی قوتابیەکانیان لەگەڵ ڕێڕە و ئاستی زانست قوتابخانە و پەروەردە فێرکردن بڕۆن. بەڵێ مامۆستا جاران ئێمە کە قوتابی بووین مامۆستا کە دەهاتە پۆلەوەوانەی پێدەوتین هۆیەکانی فێرکردن وەدا ئەو کەرستانەی کە لە دەیان کرد بە بزمارێک تەختەکەەوە ینی زۆر سەرنجی ڕاکێشین و وای لێ کردین کە جوانتر تێبگەین لەوانەکە تا چەند ئەو کەرەستەی فێرکردنە گرنگە لە دەستی مامۆستا بێت و بیهێنێتە ناوپۆلەوە لەم ماوەی پێشوە مامۆستایەکی ینی لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی پیشاندرا کە بڵێن بۆ نمونە هەر وانەیەکی هەبوو بە شێوازی وانەکە میوەی دەبرد ینی کەرەستەی تری دەبرد و قاپی دەبرد ینی بەو شێوازە قوتابیەکانی فێرە کرد کە بە تایبەتیش مامۆستای کوردی بوو تا چەند گرنگە ینی مامۆستا هۆیەکانی فێرکردنی لەدەست بێت و بیباتە ناو پۆلۆ بۆ قوتابی مرۆڤ خوای گەورە کە ئەو پێنج هەستەوەرەی پێداوە بینین لە هەمویان درێژخایەنترە ماوەی مانەوەی هەستەکان زیاتر بینین درێژخایەنترە کەواتە ئەو قوتابیە کە مامۆستا ئەو وانەیە بە شێوەیەکی زۆر جوان و ڕێک و پێک دەڵێتەوە لەپاڵ ئەوەش تەواوکەری بۆ ئەوەی تەواوکەری ئەو وانەیە چیە هۆیەکانی فێرکردنە هۆیەکانی فێرکردن خاڵی سەرکەوتنی مامۆستایە لەوەی لە گەیاندنی پەیامەکەی و هەروەها زیاتر ئەو قوتابیە دەبێتە شێوازێکی جیاواز و هەروەها بێزار نەبوون لەوانەکە و لەلایەکی تریش دەبێتە چ لە یادگە و لە یادەوەری بە بەردەوام بە درێژایی تەمەنی دەمێنێتەوە. بەڵێ تۆ وەکو مامۆستایەک ڕۆڵی کۆمەڵناس کە پێیان دەوترێ ڕێنماییکاری پەروەردەیی چۆن هەڵی ئەسەنگێنی لەناو قوتابخانە تا چەند گرنگن ئەمە لەناو قوتابخانە بن و هاوکاری مامۆستایانیش و ئیداری قوتابخانەکەش و قوتابیانی شەکرێ.
ڕۆڵی توێژەرانی کۆمەڵایەتی و کۆمەڵناسان ڕۆڵێکی گرینگە و هەروەها چونکە قوتابخانە شوێنێکی کۆمەڵایەتیە و هەروە بەریەکەوتنی زۆر تێدایە مامۆستا لەگەڵ قوتابی و هەروە لەگەڵ کەسوکاری قوتابی لەگەڵ کارگێڕی قوتابخانە لەگەڵ کارگوزار لە هەموو ئەمانە لەگەڵ سەرپەرشتیارە بە ڕێزەکان کەواتە هەموو ئەمانە دەبنە هۆی ئەوەی کەوا ڕێنمایی کارێک بەرەوەی لە هەر کێشە و گیر و گرفتێک بتوانی چارەسەری کێشە و گرفتەکان بکە بە شێوەیەکی زانستیانە و هەروە بە شێوەیەکی یاساییانە. بەڵێ تاجان گرنگە مامۆستا ئەبێت وەکو هاوڕێ وابێت لەگەڵ قوتابی. بێگومان هاوڕێتی وشەیەکی زۆر پیرۆزە چەم کوتەستەوازیەکی گەورەیە بەڵام هاوڕێ لەگەڵ قوتابی دەبێت مامۆستا زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ ئەم چەمکەدا بکە چونکە هاوڕێبوون لەگەڵ قوتابی دەبێت بە شێوەیەکی زانستیانە بێ و بە شێوەیەکی عاقلانە بێ بۆ ئەوەی بە شێوەیەک بێ پەیوەست بێ بە یاساکانی قوتابخانە یاسا گشتەکانی قوتابخانە و هەروە سنوور بە زاندنی تێدا نەبێت چونکە لە ئەنجامدا ئەگەر هاتوو ئەو قوتابیە بە شێوەیەکی عاقلانە و زانستیانە دوور لە یاساکانی گشتی قوتابخانە هاوڕێ نەبوو لەگەڵ مامۆستای خۆ ڕەنگە سنوور ببەزێنی کەواتە ئەو سنوور بەزاننەش دەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو ئامانجوو ئەو پەیامی کە مامۆستا هەیەی نایگەێنی بەڵام دەکرێت هاوڕێیەکی زانستیانە بین مامۆستا هاوڕێیەکی زانستیانە بێت تا ئەو سنوورێک کە بۆی دیاریکراوە لەگەڵ قوتابیەکەی خۆی مامۆستا بێگومان لە وەرزی خوێندنە چەندین بۆنە هەیە بە تایبەتی کە ئێستا کەوتونەتە مانگی دۆ لە مانگی سێ چەندین بۆنەی نیشتیمانی و بۆنەی بەهارە هەیە ینی واتە بۆنەی وەرزی هەیە تا چەند گرنگە ئەم چالاکیانە لە قوتابخانەکانە گرنگی پێ بدرێت و بۆ نمونە پێشانگا بۆ قوتابیان بکرێتەوە شانۆگەریان پێ بکرێ یاخود گۆرانیان پێ بگوترێ و هەر هیچ نەبێ پێشبڕکێ لە نێوان پۆلەکانە بکرێ هەر بە پێشبڕکەی پرسیارکردنیش بێت و بە کەمەیەکی کەمیش بێت بڵێن خەڵاتی قوتابیەکە بکرێت و دڵخۆشیەکیشی پێبات و ڕۆژەکەش بە خۆشی ببرێتە سەر و وەتایانی هەم بۆ مێشکی قوتابیەکە ینی بڵێن ڕفرێشە بێتەوە و هەمیش بۆ مامۆستایانیش کەشێکە کەشەکە ینی هەر کەشی خوێندن نەبێت و تووڕەبوون و دوانە لە بەرکە و بەیانی هاتیتەوە ئەوە حازر کردەوە یان ئیمتیحاناتە. ئەگەر سەیری دیرۆکی گەلی کوردستان بکەین دەبینین کاتی خۆشی هەیە و کاتی ناخۆشیە مەرگە ساتەکانی زیاترن لە خۆشی بۆیە لە مانجی سێواتە وەرزی نەورۆز و بەهارە پێدەنێنێ ناو کۆمەڵی ڕووداوی مێژووی کەوا گەلی کووردا پێدا تێپەڕیا پێویستە لەسەرمان وەکو ئێمەی مامۆستایان ئەو قوتابیانەوەنەوەی ئێستا کەوا بێ ئاگان لەو ڕوودا و پێشاتانەی کەوا لە زەمانێکی زوودا ڕوویان داوە دەبێت ئێمە بۆیان شی بکەینەوە کەوا میلەتی کورد بە چەندی قۆناغ و بە چەند سەختیدا تێپەڕیوە تاوەکو گەیشتە ئەو قۆناغی ئێستادا بۆیە و هەروە یادکردنەوەی ئەو بۆنانە ئەوە نیشانەی ئەوەیە کەوا زیندی و هێشتنەوەی میلەتەکەمانە لە پاڵ ئەوەش بەرگری و بەرخودانی میلەتەکەمانە بۆیە چاڵاکی دەستپێکردنی چاڵاکی لەو مەرزە زیاتر جۆش خۆش بە قوتابیان دەبەخشێ و هەروە زیاتر قوتابخانەیان لەلا خۆشەویست دەبێت وەکو شوێنێکی داخرا و سەیری نەکەن بەڵکو زیاتر شوێنی چیە بەتاڵکردنەوەی هەموو ئەو چاڵاکیانەیە کە لە هەموو ئەو بەهرە و توانەیە کە دەتوانی لەو مانگەدا بە هاوکاری مامۆستا ئەو توانایی خۆی دەربێخی بۆیە پێویستە لەسەر مامۆستایان و دەستەی کارگێڕی قوتابخانەکان لەم وەرزەدا کۆمەڵە چاڵاکی هەمەڕەنگ هەمەچەشن بە قوتابیان بکەن و هەروەها قوتابیان بتوانن ببنە سەر مەشق بۆ نەوەکانی داهاتوومان و هەروە ئەوە لە بیر و هزریان ناڕەنگ بداتەوە و هەروە نیشتیمان و وڵاتی خۆیان و بۆ نەتایبەتەکانی خۆیان خۆش بێ و هەروە لە پێناویدا تێبکۆشن چونکە مامۆستا پێشمەرگە ئاسا ڕوبەڕووی هەموو ئەو هێرشەی نەزانین دەبێتەوە و لە ئەنجامدا دەتوانێت سەرکەوتن بەدەستبێنێ بەهۆی زانینەوە. بەڵێ مامۆستا دەمەوێت بپرسم تا چەند گرنگە و زۆر پێویستە ڕۆحی هاوکاری و یارمەتی لە نێو قوتابیانە بچێنین بە تایبەتی هاوکاری لە کارکردندا یعنی واتە بڵێن بۆ نمونە ئێمڕۆ پۆلەکەمان
پیسە وا بکەین بە هەموو قوتابیەکان ینی ئەمە فەرق نەبێ بەس مامۆستاکە یەک دوێک هەڵبستێنە بڵێ وەرە ئەوانە کۆبکەرەوە بیخەرە ناو تەنەکەی خۆڵەکەەوە بە هەمویان بڵێ هەر کەسە و گوێ و شوێنی خۆی پاکاتەوە بۆ ئەوەی کە ژینگەیەکی خاوێن واتە قوتابی ژینگەی لەلا خۆشەویستکە لەگەڵ ئەمەشە وا لە قوتابی بکەین هەر یەکە و لە ماڵی خۆی ساڵانە ساڵی یەکجار لە ڕۆژی کە ئەمە بۆنەیە کە دەکەوێتە مانگی سێوە هەر یەکەی پارچەیەک نەمان بێنێت و بیچێنە لە قوتابخانەکە یەگە هەر قوتابخانە و باخی خۆی هەبێت و گرنگی بە ژینگەش بات و سەوزایی قوتابخانە زیادکرێت. مامۆستا دەتوانێت لە ڕێگەی لێژنەوە بۆ نمونە پۆلێک دەکاتە لێژنەی پاک و خاوێنی، پۆلێکی تر لێژنەی هونەری، پۆلێکی تر لێژنەی ڕێکاری، هەموو ئەمانە دەتوانێت دابەشی بکەوە هەروەها کۆمەڵە قوتابی تیادا بە شێوەی گڕوپ هەڵسن بە ئەنجامدانی ئەم کارانە. پاش ئەم ئەنجامدانی ئەم کارانە ستایش بکرێنی و هەروەها ڕێزلێنانیان پێ ببەخشێ و هەروەها ئەنجامی کارەکانیان لە پۆستەرێک یاخود لە ئەیفۆڕێک و هەروەها لەلایەن کارژێری قوتابخانەوە لە پۆلەکانیان هەڵواسرێ لە خیلالی ئەو مانگەی یاخود لە ماوەی ئەو مانگەی چەندین کار و هەروەها پرۆژە سەبارەت بەو پۆلێک کە بە گڕوپ ئەو قوتابیانە ئەنجامیان داوە دەستخۆشییان لێ بکرێ بەکاری هەرەوەزی وایان لێ بکەی گیانی هاوکاریان هەبێ ژینگەی وڵاتەکەیان ژینگەی قوتابخانەکەیان خۆش بێ و هەروەها پارێزگاری لێ بکەن. مامۆستای سەرکەوتوو کێیە؟ مامۆستای سەرکەوتوو ئەو مامۆستایە کەوا بتوانێت شارەزایەکی تەواوی هەبێت لەوانێکی دەڵێتەوە و هەروەها شێواز و ڕێگەی جیاواز بەکاربێنێ لەوانەوتنەوە و هەروەها زیرەکێکی خودی هەبێت لەگەڵ باگراوندێکی ڕۆشنبیری. مامۆستا فەرهاد ڕۆڵی مامۆستا لە هۆشیارکردنەوەی قوتابیان لە دەرهاوێشتە خراپەکانی کۆمەلگا چییە؟ بەداخەوە لەو ماوانەی کۆتاییدا قوتابیان بەڕاستی تێوەگلاون لە کۆمەڵە و هەروەها بەداخەوە یعنی کە دەڵێن قوتابی وشەیەکی پیرۆزە بەڕاستی کۆمەلگا بەدەرنیە لە هەموو ئەو دەرهاوێشتە خراپانە و هەروە هەموو ئەو نەریتە خراپانێکەوەنەوە ناو کۆمەلگا بوونیان هەیە بۆ ئێمە ڕێگر بین و هەروەها ببینێت تەلبەندێک بۆ ئەوەی قوتابی تێوە نەگلێ لەگەڵ ئەم نەریتە چەوتانەی کۆمەلگا بۆ نمونە ئێستا دیاردەی مادەی هۆشبەر زۆر تەشەنەی کردو لە ناو کۆمەلگا بۆ ئەوەی ڕۆڵەکانمان کچەکانمان کوڕەکانمان تێوە نەگلێن و هەروە ئالوودە نەبن و هەروەها نەتوانن نزیکی ئەم بابەتە هەستیار و خراپانە بکەن کە زیان بە مرۆڤایەتی دەگەینێ. بۆیە بەداخەوە ئێستا دەبینین شەپۆڵێکی نەریتی ناشیا و نەگونجاو ڕووی لە هەرێمەکەمان کردووە دەبێت ئێمە وەکو مامۆستایان قۆڵی لێ هەڵماڵین و هەروە لە ڕێی سمینار و لە ڕێی وۆرکشۆپ و هەروەها لە ڕێی ئەوەندە کاتێک کە لەناو پۆل لەبەردەستتدایە بتوانی شتێک بگەینی وەکو ئامۆژگاریەکی مرۆڤانە چونکە مرۆڤایەتی لەژێر دەسەڵاتی مامۆستا و هەروە لەژێر سەرپەرشتی مامۆستا گەشە و نمەی دەکات. بۆیە بۆ ئەوەی ڕۆڵەکانمان لەدەست نەدەین داهاتوێکی جوانیان بۆم سۆگەرکەین با هەمومان پێکەوە ڕێگر بین لەوەیکەوە بەردەوام ئامۆژگاریەکی تەندروستانەی ڕۆڵەکانمان بکەین لە ناو پۆل و یاخود لە کۆڕ و سمینار و هەروەها لە فیستیڤاڵ و هەروەها لە بابەتە پەروەردەییەکان کەوا لە ناوەندە ئەکادیمیەکان ڕێوە دەچێت. مامۆستا فەرهاد نامەوێت لەوە زیاتر ماندوو بکەم چ پرسیارێک لە لای تۆ لە مێشکتا هەیە و من نەمپرسی بێ بتوێ بەرنامەکەی پێدەوڵەمەند بکەی سپاس دەکەین. دووبارە زۆر سپاس دەستخۆش بۆ ئێوەی بەڕێز زۆر سپاس بۆ تەلەڤیزۆنی پەروەردەیی زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ ئەم کەشە جوانە پەروەردەییە هیواخوازم وەکو وەزارەتی پەروەردە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە بواری پەروەردە بدات چونکە بەردی بناغی کۆمەلگا لە ژێر پەروەردەوە چەکەرەی دەکات کەواتە با هەمومان بڕیار بدەین پەروەردە و پەروەردەکارانمان خۆش بێت و ڕێزیان لێبگرین شکۆ و بەهای مامۆستا بگەڕێتەوە بۆ نێو کۆمەلگا و زیاتر خزمەت بە مامۆستایان و هەروەها قوتابخانەکان بکرێت و بۆ ئەوەی لە ئەنجامدا کۆمەلگایەکی تەندروست و ساغڵام بەرهەم بێت. لێرەوە چی بە قوتابیانی قوتابخانەی دێرەی بنەڕەتی کە قوتابخانەی خۆتە لە شەقڵاوە چیان پێ ئەڵێت و چی بە هەموو قوتابیانی هەرێمی کوردستان ئەڵێ؟ لێرەوە سەرەتا لە قوتابخانەی دێرەوە دەست پێ دەکەم مەڵبەندێکە بۆ پێگەیاندنی نەوەیەکی تەندروست نەوەیەکی نیشتیمان پەروەر نەوەیەکی ژینگە دۆست هەموو ئەو مامۆستایانەی کەوا خزمەتی
قوتابخانە و هەروە ڕوتی پەروەردە دەکەن لێرەوە ڕێز و خۆشەویستێکی بێپایانم بۆیان هەیە چونکە ئەرچی مامۆستایەتی هەم قورسە هەم پیشەیەکی ئالۆزە هەم ماندووبوونێکی زۆرە بەڵام لە پاڵ ئەمەدا پێگە و نرخی وهەروەها سنگ و قورسایی خۆی هەیە لە کارێکی مرۆڤانە بۆیە چاوی قوتابیەکانم یەکەیەکە ماز دەکەم ڕێز و خۆشەویستیم بۆیانەیە هیواخوازم چەکی دەستیان خامە بێ تا تڵۆپچی سەرکەوتن و هەروەها لێرەوە ئامۆژگاری و هەروەها وتەی من بۆ هەموو قوتابیانی کوردستان ئەوەیە خامە و قەڵەمەکانیان بگرنە دەست دوا ڕۆژی خۆیان بنووسنەوە و ئەو کتێبەی کە لە بەردەستیانە بکەنە هاوڕێی هەمیشەی خۆیان و هەروەها دانەبڕێن لە خوێندن چونکە هەر بە خوێندنە دەگەیتە بە کەناری ئارامی و هەروە مرۆڤ تایدا سەرکەوتوو دەبێت و دوا ڕۆژێکی پرشنگدار بۆ خۆی مسۆگەر دەکات. زۆر سپاس مامۆستا فەرهاد عەبدوڕەحمان مامۆستای پسپۆڕی زمانی کوردی لە قوتابخانەی دێری بنەڕەتی سەر بە پەروەردەی شەقڵاوە دووبارە بەخێر بێ مامۆستایان ماندوومان کردی ئەرکت کێشە. زۆر سپاس بۆ ئێوە هیوام سەرکەوتنتانە بۆ هەموو لای. دەکەین هیوای تەمەندرێژی و لە ساغی بۆ بەڕێستەخوازی. خۆشەویستان کەواتە مامۆستا هەردەم پێشەنگ دەبێت بۆ قوتابیەکانی نابێ ئەوەشمان لەبیر بچێت مامۆستا دەبێت کەسایەتێکی سەرکردەیی هەبێت و توانادار بێت لە ڕێخستنی کاتەکان و بەفیڕۆیان نەیەت لە ئەنجامدا ئەو ئامانجە بەدی دێت کە قوتابی بۆی دێتە قوتابخانە و مامۆستا بۆی هەوڵ دەدات. بەرنامەی فێربوون لێرەدا بە کۆتا هات دووبارە ڕێزی من شەمیران بابان ئامادەکار و پشکەشکاری بەرنامە لەگەڵ هاوکارانم لە کۆنتڕۆڵ قبول بفەرموود وڵات ئاوادان و خواتان لەگەڵ بێت.